کڕینی دەرمان بە ئۆنلاین لە دەستێکی نادیار لە دەستێکی خاوەن ئەزمون نییە خاوەن پسپۆڕی نییە ئەمە مجازەفە بە ژیانی خۆی دەکات خەسارەت بە پارە و ماڵی خۆی دەکات و بەدەستی خۆی زەرەر بە خۆی دەگەنێت بەڵێ ئێمە ڕۆژانە مزعفاتمان هەیە لە نەخشخانەکان بڕۆن پرسیاری نەخشخانەکان بکەن ئەوانەی لە شوێنی نافەرمی چارەسەر وەردەگرن بە ئۆنلاین و تەکسیەک دەرمانیان بۆ دێنێ دەرمان نییە ئەمە نەک بە بەلاش بێت دەبێ ئەمە دەستگیریش بکرێت نەک بە پارەش بدات بە پارەی خۆی بۆیە دژی هەموو فرۆشتنێکی ئۆنلاینین دژی ئەو ڕکلامانەی سوۆشیال میدیا بۆ ڕکلامی و بزرکردنی شت نەهاتەوە ڕکلام ئەوەی خاوەنی فەرمی بێت و مۆڵەت بێت و بابەتەکەی بە کوالت کۆنترۆل داهات بێت پێویستی بۆ نییە بە شاراوەی بیفرۆشێت بە پێچەوانەوە دەتوانێت بە شوێنی فەرمی بیفرۆشێت بۆیە هیوادارین لە ڕووی دەرمان و پێداویستی پزیشکی کە بەڕاستی جێی دڵخۆشیە بازاری ئازادی دەرمان لە ئێستادا تەواو کۆنترۆڵە من دەتوانم بڵێم یعنی ڕێژەکە زۆر لە 1990 زیاترە دەرمانی قەچاق نابینیەوە ئەو بابەتە بۆ ڕابردوو جارێشتر دەرمان یەک دنکە هەبوو یەک شڕوبێک و یەک حەبێکیش ڕێگەی پێ نادرێت چونکە ئێمە ئەوە چەند ساڵە کارمان لەسەر کردووە نەتیجەی باشیە بۆ بەڵام دەبێ هاوڵاتیش لەگەڵمان بێت